حەکەمی وەڵی دایماڵم ماشەڵا گۆرانی بێش زۆرە بەتوانە باشەکان و توانە مامناوەندەکانشەوە ئیتر شاشە پڕە پێ هەنێجار دەرناگەوی فریان ناگەوی لەگەڵ ئەو گەنجانە ماشەڵا سەریع بەرهەمی زۆریان و ئەکتیڤن بەڵام ئیتر لە تاریخێکا کە هەوڵدەی ئیشی فەنیکەی هەنێجار لەوەچێ ئەو دەرفەتە نەبی وەکو ئەوان زیاتر دوای دەرکەوی یان بڵێم چی هەنێجار فریان ناکەوی شان بەشانی ئەوان بەڵام ئەکرێت بڵێ لە ساڵێکە لە دوو ساڵێکە ئەگە بەرهەمێکی جوان وەکو ئەزمونێک بۆ خۆت وەکو ئەرشیفێک بیاڵیتەوە هەسەکەم خراپ نییە تەسەورەکەم دەرکەوتنەکە ئێمە ئاوا بێ باشترێکە ئەم پرسیاریان تایبەتە بە هەوادارەکانی بەڕێزت هیچ بەرهەمێکی تازت لە ڕێگایە جگە لە ئەلبومێکی موزیکە هەمووی موزیکە و تەواو بووە دوێتێکمان لەگەڵ نەرمەندی عەزیز کاگماری حەمەدەمین تەواو کرد و ئینشاڵڵا خەریکی کاری ڤیدیۆ کلیپکردنەکەین تەسەورەکەم لێرەوە تا دوو هەفتەیەش کە ڤیدیۆکە تەواو بی وتر کۆنفرانسێکی بۆ بکەین و بڵاوەکەینەوە کاکێ من باسێکی سلێمانی و هونەرم بۆ بکە کە هەمیشە دوانەیەکی لێکدا نەبڕاو بوون ئەمڕۆژ بەشداریان فیسیڤالەت کردووە لەم بارەوە سەرنجی تۆ چییە؟ وەڵایم بەشێکی سلێمانی هەمیشە دڵخۆش بووم و هەمیشاڵم سلێمانی بەڕاستی پاڵنەرێکی باشە بۆ کاری هونەری و بۆ شعر و بۆ ئەدەب و بۆ زۆر لایەنەکانی تر مەسەلەن ئەبینی فیستیڤاڵێکی موزیکی کلاسیکەکرێت کە ئێمە دڵنیان هەموو کەسێک شەرت نییە لە موزیکی کلاسیک بیرێ بەڵام هەر لەم تەلاری هونەرەکە من هاتوومە تێرە بۆ فیستیڤاڵێکی موزیک سێرم کردووە شوێن نەماوە کە بەبلیتیش بووە و لەم بارودۆخی ئێسش تایەتی ئەماڵین قورسە کەواتە بەڕاستی ئەمە خاڵێکە لە خاڵە جوانەکانی سلێمانی کە پێوتری ڕۆشنبیری بەڕاستی ینی حەقی خۆیەتی دەستیان خۆش بێت دامی فەنەکەن دامی ئەدەبەکەن دامی کەسە ڕۆشنبیریەکانەکەن فعلا ڕۆحێکی زنوویتی هەیە کە ئیشەکەی لێرە ئیشێکی هونەری هەستەکەی ئیشەکە بەزان ناچێت جەماوەریشی جوانی تایە جەماوەریشی باشە خەڵکیی لە بواری هونەرەکەی ئەتەکێتیی جوانێنەیە بەڕاستیم پێم خۆشە هەروەم شاری شاڵە هەروە بە زیندوی بمێنێتەوە جوانە خەڵکێکی یەکجار جوانی تایە